کلیلی دڵەکان لاپەڕە 114 هەر دەرگایە کلیلی تایبەت بەخۆی هەیە. ئەو کلیلەش کە بۆ کردنەوەی دڵەکان گونجاو و لەبارە بریتیە لە ناسین و بوونی زانیاری دەربارەی سروشت و هەڵسوکەوتی کەسەکان، گرفت و کێشەی خەڵکی، چاکسازی و چاکردنەوەی نێوانیان، خۆپاراستن لە شەڕ و زەرەر و زیانیان. هەموو ئەوانە ئاسانن ئەگەر زانیاری دەربارەی سروشت و هەڵسوکەوتی کەسەکان هەبێت. گریمان گەنجێک لەگەڵ باوچیدا کێشێشی بۆ پێش دێت، هەتا وای لێ دێت کێشە و گرفتەکەیان پەرە دەسێنێت و باوکەکە کوڕەکەی لە ماڵوە دەردەنێت و چەند جارێک گەنجەکە هەوڵی ئەوە دەدات کە بگەڕێتەوە بۆ ماڵەوە، بەڵام باوکەکە ڕازی نابێت. بە هیوای چاکسازی نێوانیان دەچێت بۆ لای باوچی و بە هەندێک دەقی شەرعی باوکەکە دەدوێنێت و باسی گەورەی گوناهی پچڕانی پەیوەندی نێوان خۆی و کوڕەکەی دەکات، بەڵام هیچ کاریگەریەکی نابێت و هەر ئاوریشت لێ ناداتەوە لەبەرەوەی زۆر تووڕە بووە. پاشان دەتەوێت ڕێگەی تر بەکاربێنیت. کاتێک دەزانیت باوکەکە کەسێکی زۆر بە بەزەی و سۆزدارە، ئەم جاریان دەچیت بۆ لای و پێی دەڵێت فڵانە کەس ئایا بەزەیت بە کوڕەکە دانایەتەوە؟ زەوی ڕاخستووە لەسەری دەخەوێت و ئاسمانیشی داوە بەخۆیدا، تۆش بۆ خۆت دەخۆیت و دەخۆیتەوە. کوڕەکە شت شەو بە سەرما و ڕۆژ بە برسیەتی دەکاتەوە. کاتێک پارویەک نان لە دەمت نزیک دەکەیتەوە، ئایا بیری کوڕەکەت ناکەیت؟ کاتێک لە بەرگەرما کاتەکانی بەسەر دەبات یادی ناکەیت؟ ئایا بیرت نایەت کاتێک بچووک بوو و لە باوەشت دەگرت و دەدنووسان بە سنگتەوە؟ ئایا بیرت نایەت کاتێک ماچت دەکرد و بۆنت پێوە دەکرد؟ ئایا ڕازی دەبیت تۆ لە ژیانتدا بیت و کوڕەکەشت پێویستیەکانی خۆی بەرێتە لای خەڵکی؟ دەبینیت باوکەکە بەم قسانە هەست و سۆزی دەوروژێت و لە خاڵی بێگەیشتن نزیک دەبێتەوە. ئەگەر باوکەکەش کەسێک بێت کە زۆر سەروەت و سامانی خۆش بوێت، دەتوانیت پێی بڵێت فڵانە کەس ئاگادار بە و خۆ تووشی گیر و گرفت مەکە، لەگەڵ کوڕەکەتدا ئاش بەرەوە و بیجەڕۆ بۆ ماڵەوە، با لەژێر چاودێری خۆتدا بێت. دەترسم تووشی کارێکی خراپ بێت یان دزیەک ئەنجام بدات، ئەوسا دادگاش تۆ ناچار دەکات زەرەر و زیانەکانی کوڕەکەت ببژێریت. بە هەر حاڵ هەر چۆنێک بێت تۆ باوکی ئەویت. ئەم جاریان تێبینی ئەوە دەکەیت کە باوکە چاوچنۆک و ڕەزیلەکە بەرەو ئەوە دەچێت کەمێک بە خۆیدا بچێتەوە. ئەگەر لەگەڵ کوڕەکەشتدا بتەوێت قسە بکەیت و بزانیت کە کوڕەکەش کەسێکە لەو کەسانەی ماڵ و سامانیان زۆر خۆش دەوێت، ئەوە دەتوانیت پێی بڵێت فڵانە کەس تەنها باوکت بە کەڵک دێت. سبەینێ کاتێک دەتێت ماڵ پێکۆ بنیت و هاوسەرێک بۆ خۆت مارە بکەیت، جگە لە باوکێت چێ خەمت لێ دەخوات و پێویستیەکانت بۆ دابین دەکات؟ ئەی چێ مارە یەکەت بۆ دەدات؟ ئەگەر ئۆتۆمبیلەکە تێک بچێت چێ بۆت چا دەکاتەوە؟ کاتێک نەخۆش دەکەویت چێ خەرجی نەخۆشخانەت بۆ دەدات؟ براکانت چۆنیان بوێت ئاوا لە پارە و ماڵی باوکت سوودمەندن، خەرجیەکانیان دیاری و گەشت و گوزاریان، تۆش ئاوا بۆ خۆت دانیشتیت و لە دوورۆ سەیریان دەکەیت. چ زەرەرێک دەکەیت ئەگەر بچیت ناوچاوانی باوکت ماچ بکەیت و دەست بکەیتە ملی و ئاشتی بکەیتەوە، بە هێواشی وشەی ببوورە و بەداخەوە بەگوێی باوکتدا بچرپێنی. هەروەها ئەگەر ویستت ژن و مێردێک ئاش بکەیتەوە، بە هەمان شێوە پێشوو هەوڵ بدە بە دوای ئەو کلیلەدا بگەڕێ کە دەتەوێت دەرگای دڵی هەر یەکێکیانی پێ ئاواڵا بکەیت، بۆی بتوانیت کێشەکەیان چارەسەر بکەیت و لە یەکیان نزیک بکەیتەوە. نمونەی هاوشێوەی ئەوانە زۆرن، وەک ئەوەی دەتەوێت مۆڵەت لە بەڕێوبەرەکەت وەربگریت. دەشزانیت بەڕێوبەرەکەت بە هیچ شێوێک بەلای پەیوەندی کۆمەڵاتی سۆزداریەکاندا ناچێت و ئەوەی مەبەستێتی تەنها کارکردنە و بەس. لەم کاتەدا پێویستە پێی بڵێت پێویستم بە 3 ڕۆژ مۆڵەت هەیە بۆی تازەگەریەک بەکار و چالاکیەکانم ببەخشم. هەز دەکەم بەهۆی زۆری کارەکانمەوە بەرهەمی کارم ساد لە دوای ساد بەرەو کەمبوونەوە دەچێت. هەلێکم پێ ببەخشە بۆی پشوویەک بدەم، تەنها 3 ڕۆژ مۆڵەت و بەس، بۆی چالاکی و هێز و توانم بۆ بگەڕێتەوە و بتوانم بە شێوەیەکی باش کارەکانم ئەنجام بدەم. بەڵام ئەگەر کەسێکی کۆمەڵاتی بوو، کەسێک بوو کە زۆر باخی بە خێزان دەدا، ئەوە باشە پێی بڵێت پێویستم بە مۆڵەت هەیە بۆی باوکم یان دایکم یان منداڵەکانم ببینم، لەبەر ئەوەی دەمێکە نەمبینیون، وا هەز دەکەم من لە شی و دۆڵێکدام و ئەوانیش لە شی و دۆڵێکی تردان، کەواتە بەباشی و شارەزاییەکانت بەکار بێنە. ئەوسا سبەینێ گوێت لە خەڵکی دەبێت و دەڵێن بەڕاستی هیچ کەسێکمان نەبینیوە وەکو فڵان کەس
لە ڕازیکردنی خەڵکیدا شارەزا و لێهاتوو بێت. ئەنجام هەموو مرۆڤێک کلیلی تایبەت بەخۆی هەیە. هەبوونی زانیاری و ناسینی سروشتی مرۆڤەکانیش ڕێگەت نیشان دەدەن بۆ دۆزینەوە و ناسینی کلیلی گونجاوی هەر مرۆڤێک. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.